گفتوگویم پرس و باس بابەتاناکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا بوبەکر کاروانی سیاسەتمەدار ڕووناکبیر نووسەر مامۆستا سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێزت. بەخێر هاتی سەرچاو. زۆر بەخێر بی. زۆر سپاس. مامۆستا ڕۆژی کورد چۆن نەبینی؟ بەناوی خۆی بەخشندە میهرەبان. کورد لە دۆخێکی ڕاگوزاری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. من لە وتارێکە پێشبینیم کردو خۆشی لە کۆچێکی سەختی دژوارایە، بەڵام کۆچێک کە مەدینەی لێ دیار نییە. واتە کۆچێکی مەدینە نادیار، کۆتێکی ئایندە نادیار. کاتێک تۆ لە ئایندەش لێ دیار نییە بە جوانی ئەتەوێت ئەتەوێت بەرەو کوێ بڕۆی و بۆ بەرەو شوێنە ئاڕۆی کەرەسەی ڕۆشتنی بەرەو ئەو شوێنە چییە کە گەیشتەوەی چیەکەی دوای ئەو چۆنە ئەم پێناسەکردانەی لا نییە. ئەویش بۆ لامان نییە لەبەرەو ئێمە وەکوی هێزی سیاسی پەرش و بڵاو بیرەکەینەوە، وەک بزوتنەوەی سیاسی نەتەوەیەک بیر ناکەینەوە، وەکو چوارچێوەی هاوبەش بیر ناکەینەوە کە هەمومان بەرژەوەندی و خەمی هاوبەشمانەیە و ئابێت توانەکانمان یەک خێن لە پێناو بەدیهێنانی ئامانجا هاوبەشە گەورەکانە کە ئامانجی کووردە. بۆیە توانم بڵم جۆرە لە سەرجێژی سیاسی و فکری و ئەمانەمان هەیە، بەڵام کۆی ناوچەکە ژەمە هەیە، هەر ئێمە نیمانە. کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمان هەیەی ئەتوانم بڵم ڕەهەندێکی جیهانی هەیە تا ڕادەیە سیستمی نێودەوڵەتیش جۆرە لە شڵەژانی پێوە دیارە. لە هەموو حاڵەتێکە ئەبووە ئێمە بەم جۆرە نەبین و ئەمانتواری بەم جۆرە نەبین، ئەمانتوانی لە ئاستی هەر پارچەیەکە یەکبوونی نیشتیمانیمان هەبێ و لە ئاستی کۆی پارچەکانی کوردستانی یەکتر تەواوکردنی نەتەوایەتیمان هەبێ کە ئەمە ڕێگا ڕاستەکەیە. لە هەندێک جار پچڕ هەمانە بەس وەکو شتێکی بەردەوام کە استراتیژێکی لە پشت بێ و خاڵ بەخاڵ بڕاتە پێشەوە، مەسەلەکان بە ئاسۆیی نەڕۆنە پێشەوە، بەڵکو کەڵەکەبوونی مێژووی دروستکە، ئەزمون دروستکە، قورسایی دروستکە، هەر ڕۆژە بچێتە سەر ڕۆژەکانی تر نەکەر کەسێ بێ لە سفرەوە دەست پێ بکاتەوە پێی وابێ ئەوەکەی تراڵی کردووە، نەک وەکو ئەزمموی میلەتێک کەڵەکە بێ. ئێمە تا ئێستا لە هەندێک ڕۆوە ناڵین هەرنیمانە، بەڵام لە زۆر ڕۆوە بۆ شایی و لاوازی استراتیژیمانێ. باشە کەواتە مامۆستا تۆ دۆخی کورد پەیوەستەکەیتەوە بە دۆخە جیهانی و ناوچەیەکەشەوە، ینی کەواتەوەی کە دەوترێ ئەمە دۆخمان زۆر خراپە یانەوەی کە ئایندەمان دیار نییە، بەو شێوازە مەترسی نییە، چونکە مەترسیەکە تەنایە نین کۆی ناوچەکێ. مەترسی ئێمە بێ ئەم مەترسێژ لە دوو ئاسالێک جیاکەینەوە. یەکێک خۆمان بە خۆمان لێپرسراوانە ئەڵین مەترسیمان لەسەرە و بە لەرەنجامی بیرکردنەوەیەکی لۆژیکیانە غەمخۆریەکی ڕاستەقینەی نەتەوەی و نیشتیمانیانە بۆ ئایندەی ئەزمونونەکەمان و وڵاتەکەمان و باشووری کوردستان و کۆی پارچەکانی کوردستان. ئەما بێ قسەکردنێکی لێپرسراوە نەبێ، قسەکردنێکی پڕۆپاگەندانە نەبێ. یەکەمە بێت لە ململانی پارتی و یەکێتی دەریکەین. گوناحە وەک ئامراز ئەو مەسەلەیە بەکاربێنرێ یا بڵێن قوارەی هەرێمی کوردستان بکرێ بە ئامرازی پڕۆپاگەندە و ململانی حیزبایەتی ئەبێ بچێتە دەرەوەی ئەوەوە. ئەگەر ئێمە لانی کەمی لێپسرایەتی نیشتیمانی لە ئەستۆ بگرین ئەبێ ئەوە چەسپا و هێڵی سووری ئێمە بێ، کەس نەکەر لێ نزیک نەبێتەوە بێباکانەش قسەی لەسەر نەکە. هەروە بە ئاسایی وڵا قوارەی هەرێم و ئەڕوخێ و قوارەی هەرێم وای لێ دێ و ئەمە بۆ سیاسی نابێ، بە تایبەتی بۆ سیاسی نابێ، بۆ ڕەشنبیری گەورە و بیرمەند نابێ، بۆ نخبە نابێ. قەینا مرۆڤێکی ئاسایی لە سەر شەقام و لە کۆڵانە بەم جۆرە قسە بکە، بەڵام ئێمە لێ پسراوە قسە بکەین. قسەکردنێکی تر هەیە لەسەر چارەنووسی ئێمە، ئێمە بڕوخێنێ، ئێمە ڕەشبین کە. ئەو قسەکردنەی یەکەمە لێ پسراوەنە نیشتیمانە فکریانە ئێمە هوشیار کاتەوە و باسی مەترسی لەسەر قوارەی هەرێم کە بە وەسیلەیەک بۆی لە قوڵاییە ئێمە ڕاچڵەکەێنەوە تۆزە شەرم لە خۆشمان بکەین کە ئێمە واقعەکەمان بەم جۆرەیە. ئەوەکەی تر کەرەسەی جەنگی دەرونیە ئێمە بڕوخێنێ و زیاتر نائومێدمەکە لە ئایندەی خۆمان نابێ ئێمە ببین بە قوربانی ئەو جەنگە دەرونیەی کە ناهوشیاری ناوخۆی و دەستگە هەوڵگریەکانی هەرێمەکەشی لە پشتەوەیە. باشە مامۆستا بەشێک لەوانەیە کە دەڵێن قوارەکەت دەڕوخێ لە بەردەم مەترسیدایە وەرن بە نێڵی نەمە ڕوو بدا. ئەمە بانگەوازێکی وەکو دەڵێ بەرپرسیارانە نییە، خەمخۆرانە نییە. ئیتر ئەمە ئەگەر سیاسیەک بیڵێ، ئەگەر بەرپرسی حیزبێک بیڵێ، ئەگەر هێز و لایەنێکی سیاسی هەر کەسێک بیڵێ. من پێم وانە زۆر پێم ڕاز نییە. بەو جۆرە زانێکی نەفەسەکان سیاقی وتنەکە لەکوێ ئایڵی لە چه چوارچێوەیەکە ئەیڵی تۆ کاتێک لە چوارچێوەی ململانی حیزبی ئەیڵی من بەڕاستی نازانم. یعنی ئەو کاتانی واقعەکە نییە جۆری وتنەکە جۆرە لە بێباکی پێوە دیارە، لە بێباکی پێوە دیارە، جۆرە لە خەم نەخۆری پێوە دیارە،
جۆرە لەوەی کە ئاساییە قوارەی هەرێم نەمێنێ یا منم من ملانە حیزبیا بەمە پێشەوە ئەگەرچی قوارەی هەرێمیش نەمێنێ نابێت سەرنجام حیزب ببێ بە ئامانج قوارەی هەرێ ببێ بە ئامراز کامە ئەو دۆخەیە ڕێگە وایەتە قورئانەیە کا فەرمێ خەڵکانێک بە یعنی سەر و بە پێچەوانەوە ڕۆن سەریان لە باتی قاچیان لەسەر زەویە قاچیان لە ئاسمانە واتە عەقڵیان کۆنتترۆلی ئیرادێ و کۆنتترۆلی ویست و کۆنتترۆلی گوتار و کۆنتترۆلی ژیانیان ناکە بەڵکو حەز و ئەرەزۆکانیان کۆنتترۆلیانەکە بۆیە کاتە لە چوارچەوەی ململانی حیزبی ئەماڵی تۆش تەرەفی لە ململانی حیزبەکەیە ئەبێ خەمی ئەوەت بێ کە تۆ وەکوتم ئەوت کردو بە ئامراز بەس شتی قورسێ بەردەوام ئەزمموی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان مەترسی لەسەر بووە و لە سەریشیە بێ هەتا ئەبین بە دەوڵات لە سەری بووە ئێستاش لە سەرەتی لە ئایندەشا لە سەریە بێ لەبەرەوەی قوارەی هەرێمی کوردستان تەنها پرسی میلەتێکی 6 ملیۆن کەس نیە لە باشووری کوردستانە پرسی 50 ملیۆن کووردە لە کۆی خۆرهەڵاتی ناوەڕاستە کە سێ پارچەیتری کوردستانی هەیە و پەیوەندی بە دەوڵەتانی ترەوایە بۆیە بەردەوام چاو لەسەر ئەم ئەزمونەیە ئەم ئەزمونە نەبێ بە جێگای ئومێد و چاوتێ بڕین کە خەونی گەورەتر بۆ کورد دروستکە کە پارچەکانی تری کوردستان لێرەوە فێری ئەوە ببن کە چۆن خۆیان کۆکەنەوە لە ئایندەیە ئەوانیش لانی کەم هەرێمێکی کوردستانیان لە وڵاتەکانی خۆیانە هەبێ لەم ڕوانگەیەوە استراتیژەکان دووشتە استراتیژێک ئێوێ هەرێمایەتی هەرێمی کوردستان هەر لە بنەڕەتان نەمێنێ لە سەرپێچێکی مێژوویە دروست بووە لە سەرپێچێکی مێژووی ترا نەمێنێ ئەمە هەر نەمێنێ لەبەرەوەی کە ئەمە هەر بەهاڵەت دروست بووە لە ڕێگا لە بنەڕەتە بەهاڵەت دروست بووە نابێ شتێکی وەکو هەرێمی کوردستان لە پاڵ ئەم دەوڵەت و ئەو دەوڵەتە و لە ڕۆژهڵاتی ناوڕاو پەیوەست بە مەسەلەی کوردەوە هەبێ کەس باشکردن عەفولانێکی ترە تۆ نییە تۆ بە ڕفتاری ناسیتەوە چاودێری ورد و سیاست مەدار و بیرمەند بە جۆری گوتاری بەرامبەری ناسێتەوە بە ڕفتارەکانی ئیناسێتەوە بە جۆری ئیدارەکردنی بۆ ململانەکانی سێتەوە دیدێکی تر هەیە هەرێمی کوردستان با بمێنێ بەس هەرێمێکی یەکگرتوو نەبێ هەرێمێکی بەهێز نەبێ هەرێمێکی گەورە نەبێ هەرێمێکی خاوەن استراتیژ نەبێ بە دەستور ڕێک نەخرابێ هێزی پێشمەرگەکەی لەسەر و حیزبیەوە نەبێ و نیشتیمانی نەبێ ئەم هەرێمە با بمێنێ لەبەرەوەی ئەم هەرێمە ڕۆڵەنەتەوەیەکە نابینێ نابێ بەسەر چاو ئومێد بۆ پارچەکانی تری کوردستان وەکو کێشەیەک دەرەکەوێ وەکو ئەوە دەرەکەوێت کە کورد ناتوانێت بە جوانی حکمی خۆی بکە و ناتوانێت وەکو نەتەوە مامەڵە بکە وەکو گەل مامەڵە بکە بەڵکو هەمیشە وەکو هێزی پەرش و بڵاو مامەڵاکە ئەم وێنانە ئەگوازنەوە هەم بۆ ناوخۆخەیان دوایی ئەیکەن بە پاسا و بە ئەو سیاسەتانەی ئەیانەوێ لە ئایندەیە بەرەم کوردی پارچەکانی خۆشیان لە پێشی بگرن باشە ئێمە لە ناوخۆی خۆمانە چەندە بە پیرەم ڕۆیانەوە چوین ینی خۆتۆ لە دەرەوە چەندە پلانە لە بگەڕن تا ناوخۆی خۆ ئامادە نەبی بۆ ئەمە لانیکەم جۆرێک لە بەرگری دەیە مقاومەت هەیە بۆ ئەمە بەس ئێمە لە ناوخۆ ئامادین بۆ کام دیت لەمانە بیرمەندی گەورەی جەزایری مالێک بن نەبی قسەیەکی جوانی هەیە و قسەکەش زۆر خەڵگەیزانەیە کاڵەیە ئیمپریالیزم یا بڵین کۆلۆلیانزم یا ئیستعمار بە تەعبیرە عەرەبیە باوە کوردیەکەی خۆمان ئەگەر بێت و ئامادەگی بۆ قوبوڵکردنی نەبێ ناتوانێت هیچ وڵاتێ داگیرکە ئەسڵن ئیستعمار هەر نابێ من بە دڵنیایە و ئەمە بە دۆخی کوردستانیش وەکو خۆی ڕاستە ئەگەر ئامادەگیەکی کوردی تیانە بێ بۆ ئەوەی کە ئەوان دەستوەردەنە کاروباری ئێمە یاخو پارێزبندیەکانی دڵ و ویژدان و عەقڵی ئینسانی کورد لاوەسکەین و ببێ بە قوربانی جەنگی دەرونی ئەوان ئەگەر خۆمان ڕێخۆش نەکەین دەرگانەکەینەوە هەرگیز ئەوان ئەو دەسەڵاتیان نابوو ئەگەر خۆمان خاوەنی چکم ئێمە لەسەر سێ ئاستا پارێزبندیە بێ ئەبە هەمان بێ گرێ ئەبێ ئێمە لە ناو خۆیە توانەکانمان کۆکراوە بن لە ڕووی نیشتیمانیەوە لەبەرەوەی ئێمە لە ناوچەیەکی زۆر پشێویین و لە چوارچێوەی کۆمەڵی دەوڵەتی زۆر بەهێزین ئێمە تورکیامان لە پاڵا ئێمە ئێرانمان لە پاڵا کۆماری ئیسلامی ئێرانمان لە پاڵا ئێمە عێراقی ڕابردوو و سووریا ڕابردوومان لە پاڵ بووە کە دەوڵەتی بێز بووە ئێمە لە سێ ئاستە پێویستمەمە ئاستی ناوخۆمان کە توانەکانمان کۆ بێتەوە و یەکگرتوو بین وەکوونەتەوە تعبیر لە خۆمان بینەوە ئاستی دووەم پێویستیمان بە هاوپەیمانە کەسێتی نادەوڵەتی کاراکتەری نادەوڵەتی بە جۆرەی هەندێک تیۆری سیاسی پێویستی بە هێزی نێودەوڵەتی هەیە بۆی جۆرە لە پارێزبەندی لێ بکە ئێمە لە قۆناغی ڕابردوو ئەو هێزە نێودەوڵەتیانە ئەمریکا و فەڕەنسا و هەندێک وڵاتی تر پارێزبەندیان لە هەرێمی کوردستان کردووە و یارمەتیان داوە و سێمیش ئێمە ئەبێ وریابین ئیداری ئەو گۆڕانکاریانە بکەین وشەکە قورسە بۆ کورد جوان تێبگەین لە ئەو گۆڕانکارانەی لە ناوچەکە ڕوەدەن لەبەرەوەی لەکوێ گیرسانەوە ڕەنگە بۆ دەیان ساڵی تر چاوەنووسی ئێمە لێرین بکەین ئێمە کە یەکگرتووەکەمان نەبوو
کە لە ناو خۆمان ئەستراتیژێکی یەکگرتومان نەبوو کە شەڕەکان لە ناوچەکەی هەمیشە گۆزرانەوە بۆ ناوی خۆی کوردستان ئەو کاتێ ئێمە هاوپەیمانێت دەرەکێکەش لاوازەکەین لەبەرەوەی دڵیان بە ئێمە خۆش نابێت گرەومان لەسەر ناکەن بە کەڵکی ئەوە ناین بەرژەوەندەکانی ئەوانیش بەدی بێنین لە کاتێکە هاوتەری بێ لەگەڵ بەرژەوەندەکانی خۆش. مامۆستا بە خوێندنەوەت بۆ هەموو ئەمانە دۆخەکان دیدی دەرەکیەکان و ئاستی ناوخۆش دەبینی ڕەوشی ناوخۆش دەبینی تۆ بڕوا دوایە ئێمە بەرەوکوێ ئێڕۆین لەبەرەوەی کە کۆی خۆرهەڵاتی ناوەڕاست و عێراقیش دیار نییە تا ئێستا بەرەو کوێ ڕوە ئەگەر قسەیەکی لێدوانێکی سەرۆکی تورکیا بێنینە پێش بیرخۆمان کاڵێ نازانین شەڕەکە لەکوێ سەرهەڵەداتەوە و چی تێوە گلێوە ناوچەکەمان بەرەو کوێ ڕوە لەبەرەوەی تا ئێستا ئەو ململانەی کە شەڕی کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیل و ئەمریکا و ئەمانەی لێکەوتەوە وەکوی ناوچەکەی ئێمەی گرتەوە هەرێمی کوردستانیش بە دەرنەبوو لە پرشک بەرکەوتن هێشتا کۆتایی پێنەهاتوە تا ڕادەیەکی زۆر یعنی ئایندەی ئێمە و ناوچەکەش بەسراوتەوە بە ئەو ململانەیەوە بەڵام ئێمە ئەگەر بێتی خۆمان ئامادە بووینایە بە تایبەتی لە باشووری کوردستانە وەک هەرێمی کوردستان وەک کوردی باشوور وەک گەلی کوردستانی باشوور ئەمانتوانی کەمترین زیان بکەین لەم سەرە پێچە مێژوویەیە و زۆرترین سوود وەرگین لە ئەو دەرفەتانی گۆڕانکاریەکان ئەهێنێتە پێشاوی ئێمە تا ڕادەیە لەبەردەم ئایندەیەکی نادیاریان لەبەر ئەوەی کۆی ناوچەکە لەبەردەم ئایندەیەکی نادیارین ئایندەی نادیار مەترسی زۆرترە مەترسی گەورەترە بەڵام لە هەمان کە تۆ توانی مژدەشی لەسەر هەڵچینی لەبەرەوەی تۆ نازانی بزەبت کتومت چی ڕوەدا بۆ هەردووکی کراوەیە کە بۆ هەردووکی کراوەیە ئەبێت تۆ هەم بە گەشتبینیەوە هەم بە هوشیاری ئەوەی کە مەترسی گەورە ڕووبە بەو ڕۆحێتەوە بەرەو ڕووبیتەوە تۆ کە دۆخەکەی خۆمان دەخوێنیتەوە ئێمە بەرەوەی مژدە بە خەڵک بین یانەوەی کە دۆخێمە بە جۆرێکە کە نابێ وابێ دۆخێمە ئەنجا قەینا لە دۆخی ئاساییە ئێمە بەم جۆرە بووینە تا ڕادەیە قابلی تێگەیشتن بوو هەر خراپ بوو بەس قابلی تێگەیشتن بوو بەس لە دۆخێکە کە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە گۆڕانکاریەکی مێژووی گەورەیە و تا ئێستا ململانەکان تەواو نەبوون هەر وەکو قسەی پێشتر وتم و ئێمە جارێکتر چارەنووسمان دیاریەکرێتەوە و حکم ئەدرێتەوە بەسەر ئێمەیە و ڕەنگە کۆمەڵگای نێودەوڵەتی و بەتایبەتی ئەو دەوڵەتانەی پەیوەندیان بە ئێمەوە هەبێ جارێکتر دروونزیکان لە ئێمە پێناسەکەنەوە و هەروە هەتا پێناسە و تێگەشتنیان بۆ ئێمە بگۆڕن ئەمانە چین هەتا کوێ گرەویان لەسەرەکرێ ئەتوانن چی بکەن و چی نەکەن لەم کاتەوە ئەوەی ئێمایکەین بە پێوەری نیشتیمانی تاوانە جەریمەیە بە تەواویمانە جەریمەیە تاوانە لەبەرەوەی ئێمە ئەبووە لە ئێستاە بە کێشە ناوخۆیەکانمانەوە هەرگیز سەرقاڵ نەبین و بە پێچەوانەوە ئەبووە دیدی هاو بەشمان هەتا ئەگەر خێڵ بین واکەین من لە کاتی لە هەندێک شەڕان نووسیم لە 2007 ئەوانە نووسیم ئەگەر خێڵیش بین خێڵ کاتێ شەڕی لەگەڵ خێڵێکی تر بۆ دروستە بێ شەڕە وردەکانی ناوخۆی هەمووی سڕاکە نابێت تۆ شەڕکەی هەتاکو ئەم شەڕە کۆتایی پێدێ لە شەڕی داعشە ئەبووایەمەوا بکەین وامان کرد تا ڕادێ و لە هەندێکرە وامان نەکرد لە ڕۆسیاسەکەیەوە کاتی ئەمە لە شەڕ گەورەترە بەرەو ڕووی ئێمە بۆتەوە ئێمە جارێکتر پێناسی هەرێمەکرێتەوە پێناسی عێراقەکرێتەوە پێناسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکرێتەوە شەڕێکە تۆش خۆنزیکەی هەزار سارۆخ و یعنی فڕۆکەی بێفڕەکەوان و ئەوانە لەسەر خاکەکە نیشتۆتەوە بە جۆرە لە جۆرەکان بەشدار بووی لەو کاتێ ئەمە قوبوڵ نییە لەو کاتێ ملانەی ئێستا قوبوڵ نییە نە بە پێوەری نیشتیمانی نە بە ئەخلاقی نە بە قانونی نە بە یاسایی ئەمە هەڵەیەکە ئەمە سەرکردایەتی ئەوەی کە سەرکردایەت و بڕیار بەدەستی ئەم هەرێمەیە و پەیوەندیدارە بە ئەو ململانەیەوە ئەی خاتە ژێر پرسیاری جددیەوە ئێوە لە کاتی دارەدانی ململانەکانە ئاسۆکانی نیشتیمان و گەلی کوردستان و ئایندە و بەرژەوەندی گشتەکان و خەمەکانتان لەبەر چاوە یە هەر لە چوارچێوەی ململانەی ئەم و ئەو یەکە ئەڕوانە دنیا یعنی تۆ بێت لە چوارچێوەی ململانەی کورد لەگەڵ دەرەوەی خۆتا سەیری ململانەی نێوان یەکێتی و پارتیکەی نەک لە ڕوانگەی ململانی یەکێتی و پارتی و ئەم هێز و ئەو هێزەوە سەیری ململانەکانی گیانکەیت و بیخوێنیتەوە بەو جۆرە تەوزیف بکەیت و شوێنی خۆت دیاری بکەیت کە خزمەت بەم ململانێ بچووکە و شەڕەگەڕەکەکە نابێ یعنی ئەمە دۆخەنە ئاساییەکەیە و ئەمە ئەی سەلمێنە لە کوردستانە کە ئێمە لەو ئاستەیانین و ئەو لێپستراوێتی مێژووی و نەتەوەیە گەورەمان نەگرتوۆتە ئەستۆ کە پێویستە ڕێبەرانی میلەتێک و قسەکەران بە ناوی میلەتێکەوە لە دۆخێکی لەم جۆرنای بیگرناستۆ بۆ نایگرناستۆ ئەمە ترسیان لێ دیار نییە
من ناتوانم لە باتیەوان وەڵام بەمەوە بەڵام بە قەناعەتی بەڵام کردارەکانیان بە دەبینین قەناعەتی من بێمتمانەی ناونیشانی سەرەکی شتەکەیە تەبیعی متمانە ڕوحی ئەخلاقە فرمودەیەکمان هەیە دراوەتە پاڵ پێغەمبەر دروردی خوای لەسەر بێ وەک فرمودە کە ئاڵێ نەمانی متمانە یەکسانە بە نزیکبوونەوەی ڕۆژی قیامەت یەکسانە بە کۆتایی زەمان نەمانی متمانەش لە نێوان هێزە بنەڕەتەکانی میلەتێ وریانە بین ئەبێتە نزیکبوونەوەی زەمان و قیامەتی یعنی میلەتێ کە تۆ لە بەرەنجامی کۆمەڵەشت متمانە نەما کە متمانەت نەما ناتوانانی لەگەڵ یەک مامەڵە بکەیت ناتوانانی لەگەڵ پردەکانی پەیوەندی نێود ئەسوڕێ زمانت قساکە عقڵی لە پشتەوە عقلی لە پشتەوە نییە تەنها ڕۆژ لەگەڵ یەکا بەڕێەکەی ئەمەش چیتری قوڵ کردوتەوە کە ئێمە هێڵی سوورمان نیە ئێمە دەستورمان نییە ئێمە پەیماننامەی نیشتیمانی مەزنینەتەوەییمان نییە پەیماننامەی شەرەف ئەوەی کاتی خۆی ژێکاو لە نامەیەکە ناردبووی بۆ مەلا مستەفا و ئەفسەرەکانی پارتی هیوا کە شۆڕشی بارزارە لە 1940 کردبوو کەوتبووی ئایا ئەم شۆڕشە هەر کوردستانی باشوورە گرێتەوە یا هەموو کوردستانەسانە گرێتەوە پێشنیاری کردبوو بۆ سەرکردایەتی شۆڕشەکەی باشوور کە ئێمە با پەیماننامەیەکی نیشتیمانی گەورە مۆرکەین هەمومان ئیمزایکەین و شوێنی هەر کەسێکمان لەم پەیمانەیە دیار بێ و سەرکردایەتێکی یەکگرتووی کورد بۆ ڕاپەڕینی کورد لە هەر چوار پارچەکەی کوردستانە چێکەین ئێمە پێویستیمان بەمە هەیە یعنی کینە ڕێق وا لە ئینسانەکە با سەرکردەش بی لە ئەستی گەورەی نەتەوەکە تا بیر نەکەیتەوە لە ئەستی کێشەکانی بیر نەکەیتەوە بوونی بەرژەوەندی جیاواز بەداخەوە بوونی کێشەی ڕابردوو بوونی بنبەستی سیاسی چەند جار و تومەتەوە پێناسەکەی ئەوەیە کە ئەوەی حکومڕانە ئەوەی بڕیار بەدەستە ئەو نخبەیە ناتوانێت دەرگاکان بکاتەوە چارەسەری کێشەکان بکە هیچ هێزێکی جێگرەوەش لە کۆمەڵگایان نیە جێگای بکرێتەوە لەبەرەوە تۆچیتە بازنەیەکی بۆشە خولیتەوە ئێمە ئێستا یەکێ لە کێشە قوڵەکانمان لە باشووری کوردستانە ئەوەیە لە بازنەیەکا خوڵینەوە قۆناغ نابڕین لە قۆناغێکەوە بچین بۆ قۆناغێکی تر ناکرێت ئێستا بۆ قسەکانی ئێمە شەندە جار دووبارن لەبەرەوەی کێشەکان دووبارن لەبەرەوە مێژوو خۆی دووبارە کاتەوە بە شێوەیەکی ناشرین لە ناو ئێمەیە لەبەرەوەی ناتوانین لە قۆناغێکەوە بر کاکە ئەمە ئەم 10 ساڵە ئەم 15 ساڵە ئێمە لە پێش 15 ساڵ کۆمەڵی کێشەمان لەگەڵێک هەبوو کۆمەڵی کێش لە وڵاتەکەمانە هەبوو ئێستا توانیومانە لە 140 چارەسەرکەین لە 150 چارەسەرکەین خۆشبەختین لە 150کەی تریش هەوڵی بۆ دێن و زەمن بەشێکە لە چارەسەر بەس لەم دۆخی ئێمە زەمن بەسێکە لە ئاڵۆزکردن زەمان بەشێکە لە ئاڵۆزکردن بەشێک نیە لە چارەسەرکردن بەشێکە لە دوورخستنەوەی یەکتر چکم وردە ئەوەی تۆ بە کاتێزانی ئەبێ بە هەمیشەیی وەکو سنوورەکانی دێگەڵی لێ دێکە ئێستاش بازگەکان هەرماون بازگەکانی شەڕی ناوخۆ هەرماون هەر نەکشناوە ماوەسا نەک ماون ئێستا مەترسی تۆکردنەوەی ئەم سنوورانە هەیە ئەوە کێشە گەورەکەیە کە بەداخەوە ئێمە لە حزب جێگای نەتەواگرێتەوە لەو کاتێ حزب جێگای ناسیۆنالیزم و بزوتنەوەی نەتەوایەتیە گرێتەوە ئەگینیا گەرێمە یەکگرێتەوەین و یەک بزوتنەوەی نەتەوایەتیمان هەبێ بۆچی ئەوێ ئێمە دەبەر بخێنە شوێنی نیشتیمان ئێمە دەفەر ماخستە شوێنی نیشتیمان ئیشەڵا ناگەڕێنەوە بۆ ڕۆژانە سەردەمانێک شەڕی ناخۆ لە وڵاتی ئێمەیە هەبوو بۆ نمونە یەکێتیەک باوکی مردووە لە هەولێر پارتیەک باوکی مردووە لە سلەیمانی توانیوێتی خزمەکانی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بێن بەس خۆی نە ئەم نەیتوانیەوە نە لە سلەیمانی و نە هەولێر بەشداری بوو پرسەی باوکی بۆ چکم وێنەی نیشتیمانمان شێوان دەڤەر بوو بە جێگرەوەی نیشتیمان تاکو ئێستا ژێمە نەمانتوانیەوە بە جوانی بینای چەمکی نیشتیمان بکەین نیشتیمانێکمان هەبێ کە هەمومان لەسەر ئەو هاو نیشتیمانی بین وە گەلی کوردستانی باشوور مانای هەبێ و پێک بێ و هاو هەست و هاو ئامانج بین و ناسنامەیەکی نیشتیمانی کۆکەرەوە هەمومان کۆکاتەوە و لە دوای ئەوە ڕکابەری بکەین لەگەڵێکە لە ڕووی سیاسیەوە بۆی نمرەمان هەبێت کە ئێمە دامەزراوی سەر و نیشتیمانیمان نییە بەداخەوە دامەزراوەکان هێندەی ڕووکارن هێندە ناتوانن عیب نییە ئێمە بگەڕێنەوە بۆ خۆناغی کە باست کرد یعنی لەسەر هەندێک پۆست و پلە و دابەشکاری و بێگومان عیبە بێگومان لەکەیە وەڕە ڕەنگە لەکەو عیبامە شتێکی کۆمەڵایەتیە بەڵام خەڵک زیاتر دەڵێ مەمە عیبە عیبیانی شتێکە ئێمە ئەوەی کە نابێ ڕوو بدە نابێ نخبەی بڕیار بەدەستی ملەتێ یعنی شتی وا بکە بێگومان وایە پارتی دموکراتی کوردستان بەیاننامە دەردەکات دەڵێ قەوارەکە لە مەترسیدایە و دۆخەکەمان زۆر هەستیارە وەرن بە گردبینەوە و کۆبینەوە دانیشی نێکێتی نیشتیمانی کوردستان هەروە دەڵێ منەوەی نوێر وا دەڵێ هەڵوێزەر وا دەڵێ
حزب ئیسلامیەکان هەروە دەڵێن هەڵوێست تۆمارکردنە بەداخەوە بەشی زۆری هەڵوێست تۆمارکردنە لێپسراوێتی لە کۆڵخۆکردنەوەیە نەک لێپسراوێتی لە ئەستۆگرتن. جاهندی هەڵوێستی سیاسی بۆ ئەوە نییە تۆ لێپسراوی سیاسی لە ئەستۆ بگری بەرامبەر و پرسا بەڵکو لێپسراوێکە لە کەڵ خۆتەکەیتەوە ئەیخیتە کۆڵی بەرامبەرت ئەوە تۆی لێپسراوی لە ئەو دۆخەی هەیە لە کاتێکە ئەوە بەهۆی منەوەیە تۆش بەو جۆرەی ئەوە بەهۆی تۆوە منیش بەو جۆرەم سەرنجام هەر زیانێ بکەین هەردووکمان و میلەتەکەمان بەگشتی ئەیکا ناکرێ قوارێ هەرێمی کوردستان زیان بکە بڵێ وڵایەکێتی زیانی نەکردووە یا پارتی نەکردو یا میلەتی کوردستان زیانی نەکردووە لەبەرەوە نابێت بەم جۆرەشتانە خۆمان بخڵەتێنین ئەنجا ئێمە ئەتوانین بە تەحەفوزەوە نا ئەتوانین بە جۆرێ بە بوێریەوە بڵین جۆرە لە ئەخلاقی سەرکردایەتی قەیرانی سەرکردایەتیمان لە باشووری کوردستان هەیە لەبەرەوەی لە پێناسەی سەرکردایە هاتووە ئەگەر هەموو پەنجەرەکانیش داخران لە ژوورێکا بوو ئەو ئەبێ ڕێگایەک بۆ چوونە دەرەوە لە ڕاستیا بدۆزێتەوە بۆ میلەتەکەی ئەمە یەکێتی بەم جۆرە بیرەکاتەوە و ئەمە پارتیە بەم جۆرە و ئەمە ینم بەم جۆرە ئەی بژاردەی سێم چیە کە نەهی پارتیە و نەی یەکێتیە و بەڵامی گەلی کوردستانە و خزمەت بە ئامانجە گشتیەکانەکە ئەی ئەو سازشە چییە ئەبێ ئەمڕۆ بیکەین ئەگەر ئەمڕۆ نەمان کرد و ساڵێکی تر کردمان ئەبێ 5 جار خەرجەکەی گەورەتر بین لە ئێستا ئەبێ 5 جار خەرجەکەی بین بەئێستا ئەو کەسە چییە ئەبێ بیکەین بە قوربانی لە پێناو نیشتیمان و نەتەوەیەکە لە بەرەوەی قسە ئەم نشکە یا قسێ ئەو نشکە یا ئیرادی ئەم نشکە یا ئیرێدی ئەو نشکێ ئەبێ لە چوارچێوەی دەستبادان و یەکتریشکان نۆم جۆرەشتانەیە بینێ دەرەوە ئەگەر خۆمان بە سەرکردەی نیشتیمانی زانین هیچ کەسێش نوێنەرایەتی شەیطان ناکە هیچ کەسیش نوێنەرایەتی ڕەحمان ناکە با لە مایانە تۆزە نەفەسی ڕەحمانی زۆرتر بێ لە مایانە تۆزە نەفەسی شەیطانی زیاتر بێ سەرنجام هەردووکمان ئینسانین هەردووکمان خاوەنی حەز و عاتیفە و سۆز و عەقڵ و بەرژەوەندی و تێگەیشتنی سنووردار و ئەکەوینە ژێر کاریگەری دەوروبەرەکانمانەوە بەڵام ئینسان کاتێ ئینسانە ئەخلاقی مامەڵە بکە ئینسان بەوە جیاکرێتەوە ئەخلاقیانە مامەڵە بکە بۆیە لە هەر شوێنێک ئەخلاقیانە ئینسان مامەڵی نەکرد ئەوە بەشە لە ئینسانێتی لە دەستەدا مامۆستا بەس لە چەند ڕوئیایەکی هێزە دەرەکیەکان کرد دەرودراوسی و هێزە دەرەکیەکانی دیکەش بۆ ئێمە جاری وایە ڕوئیان بۆ حکومڕانی دەگۆڕێ ئەوان هەندێک جار پشتیوانی ناوەند دەکەن ینی ئێمە ئێستا وای لێ هاتووە هێزە سەرەکیەکان دەڵێن دۆستەکانمان هێزە دەرەکیەکان دێن پێمانەڵێن کاکە دۆختان خراپە ئەوها نابێ یعنی ئەوان دێن پێمانەڵێن جاران گلەیمان لەوان دەکرد ینی هەندێک جار کە سیستمێک لە ناو دەچێ ینی نەتەوەی حکومڕانەکەی لێ دەسەندرێتەوە گلەی لە هێزە دەرەکیەکان دەکات بەزەوە تا ئێستێمە هێزە دەرەکیەکان خۆیان دێن دەڵێن کاکە ئەوها نابێ بەڵام ئێمە لە خۆیان هەر لەسەر و بەردەوامی شەرکۆبێکە شارێکی هەیە کە شارەکەم لەبەر نیە بەڵامەڵێ ئەم جاریان ئەگەر مانگ وای لێ هات و نیشتمان وای لێ هات و ئەسب وای لێ هات و سوار وای لێ هات ئەم جاریان خۆم ئەو قسەی تۆ هەم جێگای خۆشحاڵیە هەم جێگای ناومێدی و خەفەتی شیعانی جێگای خۆشحاڵیە کورد گەیشتۆتە ئاستێک کە سەردەمانێک لە هەفتاکانە ئەگەڕا بە دوای فەرمانبەرێکی دەستگای هەواڵگری ئەمریکا و یا خۆر ئاوایە لە چاخانەیەکە لەگەڵی دانیشێ ئێستا لووتکەی دەسەڵاتی جیهان لەگەڵ کووردا دانیشێ و هەرێمی کوردستانی وەکو نیمچە دەوڵەتێ قوبوڵە وەکو نوێنەرایەتی مەسەلەی کوردی قوبوڵە بەبێت دانان بە مەسەلەی کووردا وەک دیفاکتۆ ئەمری واقع مامەڵی لەگەڵاکە هەتا لە دەرەوەی عێراقیشە هەتا لە دەرەوەی چکمە ئەمە لە فدراڵێت گەورەتر بووە تا گوێستاش هەندێک ڕواڵەتی لە فدراڵەت گەورەتر بوو لەم ڕۆوە ئێمە خۆشحاڵن لەو ڕۆوە ئەبێ ڕەخنە لە خۆمان بگرین کە ئێمە هەموو خەمی گەورەمان ئەوە بوو وڵات جیهان لە ئێمە تێناگە و پشتیوانی لە مەسلەی ئێمە ناکە ئێستا جیهان تێگەیشتووە جوان دەرکی کردووە کە بەرژەوەندی ڕاستەقیقینەکەی ئێمە لە چایە بۆ نمونە 5 ساڵە جیهان ئەڵێ بە نوێنەرایەتیکردن و بەرجەستەبوو لە 4 وڵاتی خۆر ئاوایە ئەڵێ بەرژەوەندی ئێوە لەوەیە هێزێکی سەر و حیزبی نیشتیمانی پێشمەرگە پێک بێنین کە وەلائی تەنها و تەنها بۆ سەرکردایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و کوردستان بێ و ڕێخستنی حیزبی تیا نەبێت تەبیعی هیچ هێزە نابێت بە نیشتیمانی ڕێخستنی حیزبی تا بمێنێ ڕێخستنی حیزبی لە ناو هێزی چەکدار مە مۆدێلی حیزبی بەعس و دەوڵەتە نادیموکراتەکانن لە جیهانە هێزی چەکدار ئەبێ هێزێکی بێلایەن بێت لە پرۆسەی سیاسیە ئەبێ پارێزگاری لە کۆی ئەزمونونەکە و سنوورەکان بکە لێرەوەی ئێمە ئێستا لێ پسراویتەکە زۆر ئەکەوێتە ئەستۆی خۆمان بەڵێ خەڵک ئامادەیە تەنانەت تاکو ئێستاش بە تۆمباراکیشەوە لەگەڵ کوردستانێکی بەهێزان لەگەڵ هەرێمێکی کوردستانی بەهێزان لە ناو عێراقی بەهێزە تا ئێستا لەم خواستا سازشیان نەکردووە تا ئێستا
پیان وایە گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق زۆریان ماوە بگەن بە ئاماج ئەمریکا و خۆر ئاواش پێویستی بە کوردێکی دان و لەگەڵ یەک کوڵاو و هەرێمێکی کوردستانی یەکگرت و بەهێز و هێزێکی پێشمەرگەی دیسپلین کراوە بەڵامەوە خۆمانین بە جۆرەی پێویست نەڕۆشتوین کە هیوادارم لە دوایە تۆزێ سۆز جێگای بۆ عقل زیاتر بکاتەوە و بڕیارەکانمان عقلمەندانەتر بن وەکو فەلەستینیەکانمان لێنەیە ئەوەی ئێستا نەیکەینە بێ ساڵێکتر بە کۆمەڵی سازش و تەنازل و برین و ئازاری گەورەترەوە ئەنجامی بدەین. باشە مامۆستا ئەو چەند خولەکی مەمانیانی لە کۆی ئەم گۆڕانکاریانی کە ڕوودەدەن لە ناوچەکە ئەو وەزع سیاسەکەی بەو شێوازەیە وەزع کۆمەڵایەتێکی کۆمەڵگەشت تۆزێ ینی قسەی لەسەر بکەین مەسەلەن ئەبوو لەم کاتەدا ئێمە مەلاکان ڕابەرایەتی میلەت بکەن کەچی کۆمەڵگە مەشغوڵ بووە بە ڕەفتاری چەند مامۆسایەکی ئاینیەوە ئەم دیاردانە بۆ ڕوودەدەن تۆ سەردەمانێک سەرکردەیەکی حزبێکی ئیسلامی دیاری کوردستان بووی ئێستاش هەر سەرکردەی بەڵام لە دەرەوەی حزبایەتی ئەم ڕەفتارانە بۆ ڕوودەدەن یعنی مەسەلەن بۆ ڕەفتاری مامۆسایەکی ئاینی دەبێتە جێیتانە و تەشەر و عیبە لە بریەوەی کە بێتە جێگەی چاولێکردن بێش جارە گشتاندن نەکەین تەبیعی مامۆستا هەرێمی کوردستان وتمان مامۆسایەکی ئاینی یعنی 2000 مامۆستای تایە و بیرمان نەچێ ئیسلام ڕۆڵێکی گرنگی بینیوە لەوەی هەرێمی کوردستان و کۆمەلگای کوردستان نەڕوخێ و لە ناو خۆیان بە جۆرە ئازاری ئیداری ئازارەکان و خەمەکان و ململانەکە و ئەمانە بکەن بەڵام لە هەمان کاتە قسەیەکەیە ئەڵێ هەموو قەیرانێکی سیاسی ئابووری درێژخایان لە کۆمەلگایەکە قەیرانێکیش لە گوتاری دینی و لە واقعی دنیا دروستەکە ڕنگدانەوەی ئەبێ بەسەر گوتاری دینیش ئەها لە کۆمەلگای ئێمەیە لەگەڵ بوونی پۆپۆلیستی سیاسی پۆپۆلیزمی سیاسی و عوامگرایی و دروشمگرایی و ئەم جۆرەشتانە بەشێ لەوە پەڕێوەتە ناوەندە دینی و ئیسلامەکەی کۆمەلگاش یعنی کەنابێ کابێت دین دایم وەک چاودێر بمێنێتەوە نابێت دین ببێ بە بابەتی سیاست ئەبێ وەک چاودێر بەسەر سیاست بمێنێتەوە کە ئەوە بابەتی کتێبێکی گەورەیە لە داهاتوە ئەگەرخوا عمری دام ئەینوسمەوە ئەمە جگەلەوەی سروشتی پەیوەندی هەندێک کارکتەری دینی و تەوژمی دینی بە دەسەڵاتی سیاسیەوە لەبەر پاشەکشەی دیموکراسی و مەسەلە نەتەوەیەکان و ناسنامەیەکی نیشتیمانی یەکگرت و هەمومان بەیەکەوە بەستێتەوە ئەمەش کاردانەوەی خراپی بووە بەسەر ئەوەیە هەندێک کاراکتەری دینی پیان وا بۆ کە جۆرە لە پارێزبەندیان هەیە چی بکەن لە بەریانە ڕوا ئەوە هیچ تەقوا و ئەوەی بە تعبیرە دینیەکە جڵەوکەرە ناوخۆیەکانی نەمای لاواز بووە لە هەمان کاتە پێی وابوو لەبەر کۆمەڵە سروشتی پەیوەندی ئەمانە پارێزبەندێکی سیاسی و دادگایی و کۆمەڵاتی و ئەمانەی نییە نەیزانیوە لە لەحزەیەکە گاتە لەحزەیە کە ئەمیش ناتوانێت بەرگری لێ بکات لەبەرەوەی بەکەڵکی ئەمیش نامێنێ بەکەڵکی دینەکەش نامێنێ بەگەڵکی کۆمەلگاش نامێنێ بێگومان ئەمە لە سەروەستانی زۆریەوێ وابێ ناوەندە دینی و عولەمایەکە ڕاچڵەکێنێ بۆی ئەمە شتی شخصی نییە وەک شتێک بەکاری بێنی بۆ خوێندنەوە ڕەنگە قوربانی تریشمانەبێ هەر لەم چوارچێوەیە بە دووری مەزانە قوربانی تریشمانەوێ زۆر گرنگە کە ئەمە لە چۆ سەر هەڵەدا پەیوەندی بە پەروەردی منەوە چییە بە کۆلیژی شریعی منەوە چییە بە حجرێ منەوە چییە بەینی منەوە چییە پەیوەندی بەوە چی ئێمە دینێکی ڕوحێکی دینداری کوردەواری جوانمان هەیە و ئێمە زانایانێکمان هەن شانازیان پیاواکەن لە مێژوی خۆمانە کە ڕەمزی هێمنی و ویقار و ئەخلاق و جوانی و زۆر شت بوون شەرەفمەندین بوون ئێستا خەڵکێک پێیابی ئیدانی ئینسانەکە ئیدانی دینی کۆمەلگاکە یعنی حکمی بەسەرادا بە تن و تویژی مامەڵی لە کەڵاکە لە کاتێکگاگەر خەڵکی تر تن و تویژینوان ئەبێ ئیسلام دوایمین پەناگەی میهرەبانی و دادپەروەری و هێمنی و خۆبیناکردنەوەی ئێمە کۆمەلگاکەمان مامۆستا قسەی کرد بۆ من ینی جێی سەرنج بە وتت هەندێک خەڵک پێیان وە بۆ کە جۆرێک لە حەسانە و پارێزبەندیان هەیە بەڵام ئەمە ڕەنگە بۆ کەسێکی دەرەوەی بازنە دینیەکە ڕاست بێ بەس بۆ ڕابەرێکی ئاینی بۆ مامۆسایەکی ئاینی بۆ زانایەکی ئاینی کە خۆی بە ڕابەری ئاینی ئەو بەشێکی ئەو کۆمەڵگەیە دەزانێ یعنی دەبێ لەبەروی پێی وایە پارێزبەندی هەیە یان لەبەرەوەی پێی وایە کە کەشف نابی یان لەبەرەوەی مەسەلەن دەستگیر ناکرێت لی ناپرسێتەوە ڕەفتارێکی نەشیا و نەنوێنێ یانەوەی دەبێ لە ئەخلاقیا هەبێ لە ناخی خۆی ئەمابێ وەکو دەڵێ لە ترسی خۆ ئەمەنەکە بگومان بە تایبەتی کاکە زانا بە خوێنەواری نییە یعنی زانای ئیسلامی زانای مسلمان پێشەوەی باز لەوە بێت چه ئاستێکی زانستی هەیە باز لەوەیە چه ئەخلاقێکی زانایانە هەیە
باز لەوەی هەیە چەند سەرمەشقێکی ئەخلاقی لە کۆمەڵگای خۆمانە پێش هەر شتێ ئێمە ئەمەمان لەبیر کردووە ئەجا ناکرێ بەڕاستی بە ئیمامی شافعی و بە غەزالی و بە نەوەوی و بە عیزی کوڕی بن عەبدولسەلام و بڵێ زانا و بە هەندێک خەڵکی لەم سەردەمایە بڵێ زانا یعنی وشەکە تۆزێ لە جێی خۆیانە بەڵام گرنگە زانایانی ئێمە هەتا زانانی کوردەواری زانایانی لە ئەستی جیهانی ئیسلامی زانایانی ئاینەکانی تێر هەمیشە هەتا کاتێ بۆشایی سیاسی دروست بووە زانەکان پڕیان کردوتەوە لە کوردستانی خۆمانە کاتێ میرنشینەکان لە چوارچێوەی بە ناوەندیکردنی ئیمپراتۆریەتی عوسمانیە لە 1656 کۆتاییان پێدێ کێ بۆشاییەکە پڕەکاتەوە شێخانی تەریقەتی ئێمە زانەکانی حوجرەی ئێمە شێخ عوبەیدوڵڵای نایرەکەی ئێمە یعنی مەلا فڵانی ئێمە شێخ فڵانی ئێمە پڕیەکاتەوە هەتاکو وردە نوخبەیەک دروستە بێ ئەم بۆشایە پڕەکاتەوە واتە هەتا لە ڕۆ سیاسیەکەیەوە احتیات و یەدەکێکی استراتیژی میلەتەکان ئەگەر بۆشایە دروست بوو نەهێڵن بڕوخێ بنەماڵی قازی محەممەد کە بۆشایەک دروست بوو لە جەنگی جیهانی دووەمە پێش ئەوەی ژێکافیش دروست بێ پێشەوەی قازی محەممەد ڕۆڵێکی سیاسیە بێ یەکسەر کۆمیتیان دروست کرد و سەرپەرشتی ژانی خەڵکەکان کرد بۆی ئاژاوە فەوزا لە ناو مەهاباتە دروست نەبێ هەر ئەمە بوو بە زەمینەیەک کە دوایە خەڵکانێک بیر لە ژێکاف بکەنەوە و لە دوایە خۆشی قازی محەممەد ڕۆڵێکی گەورە بینێ زۆر گرنگە لە ڕاستی ئێمە لە ئەم ئاستایە بیرکەینەوە بەڵام بیریشمان نەچێ هەمیشە لە قورئانیشە هاتووە زانایەنێک بەرامبەر بە ئیمتیاز خۆیان ئەفرۆشن بەداخەوە یعنی دەستبەرداری پێگەی بەرزی زانایی خۆیانە شتێکی نائاسایی نییە نائاساییە بە پێوەرە گشتێکە بەڵام مێژوو پێمانەڵێ قورئانی ژێسەلمێنێ کە هەمیشە زانایەنێکە بوون لە بەرامبەر تەماحێکی دنیاە دەستبەرداری پێگەی گەورە و زانایەتی و شناسی خۆیان بوون. سپاس دەکەم زۆر بەڕێز مامۆستا بوبەکر کاروانی سیاسەتمەدار ڕووناکبیر سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان. زۆر سپاس بە خێراتی سەرچاو خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە ساو سەلامەت بن خواتان لەگەڵ.